ئەمڕۆ باس لە مزگەوتەکان دەکەین لە ڕووی تەلارسازیەوە کە شوێنێکی ئارامە مسلمانان ڕۆژانە ڕووی لێ دەکەن و لە جیهاندا زۆر گرنگی بە مزگەوتەکان دەدرێت چەندین دیزایانی سەرنجڕاکێش و برەودان بە تەلارسازی مزگەوتەکان درا و بەرەو پێشچوونی بەخۆ بینیوە. ئەمڕۆ لەگەڵ تەلارسازێک کە ئەندازیارێکی تەلارسازی کە ئەویش زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد باقر بەڵخەیە باسییان بابەتە دەکەین. مامۆستا ئەحمەد بەخێربێ سپاس بە ئامادەبوون لە پێیان بەخێر. بەخێر بەناخوا. مامۆستا کورتێک لەسەر مزگەوتەکان باس بکەین و مێژووی پەرسەندنی دیزای مزگەوتەکان لە کێوە دەستی پێکردووە؟ مزگەوت ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە تەشکیل و پێکهێنانی شارستانەتی ئیسلامیە، بۆیە گرنگە ئێستا قسە لەسەر بکەین و لە زۆر ڕووی تریشەوە ئەمە زۆر تەرکیزمان لەسەر ڕۆ تەلارسازیەکەیەتی ئەکرێت لە زۆر ڕووی تریشەوە قسە لەسەر بکرێت. ئەو ڕۆڵە سەرەکی کە هەیە بۆ ئەگەڕێتەوە بۆ یەکەم مزگەوت کە لە مەدینە دوای کۆچی مسلمانان لە مەکەوە بۆ مەدینە بە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو یەکەم دامەزراوەی دەوڵەتی ئیسلامی لە پایتەختی دەوڵەتەکەی کە مەدینە بوو، ئەو ڕۆڵی پێدرا بەو پێی کە مزگەوت لەو شارە بچووکەیە بوو بە شوێنی تەشریعی وەکو پەرلەمان، شوێنی عیبادی بۆ نوێژکردن بوو بە شوێنی فەرمانڕەوایی وەکو کۆشک و تەلاری وڵاتانی تر بوو بە شوێنی تەنانەت دادگاییکردن و مەحکەمەش، جگەلەوەی شوێنی کۆکەرەوەیەکی کۆمەڵایەتی بوو، کۆکەرەوەیەکی ئاینی بوو، کۆکەرەوەیەکی تەنانەت ئامادەکاری بۆ جیهاد و بۆ بۆنەکانی تر هەر لەوێ ئەکرا. بۆیە هەر لە سەرەتاوە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە پێکهێنانی شارستانەتی ئیسلامی لە هەموو ناوچەکانی تریشە و ئەمەش وای کرد گەشەی شارەکان بە جۆرێک بێت کە مزگەوتە سەرەکیەکانی ئەو شانە بکەونە چەقی شارەکانەوە، هەموو ڕێگا سەرەکیەکان بگەڕێنەوە بۆ لای مزگەوتەکان، بازار لە دووری مزگەوتەکانە دروست بێت، بە خۆویستانە یا خۆنەویستانە کاریگەری هەبوو لەسەر هەموو جومگە و کایەکان و لێرەکانی شارستانەتی ئیسلامیە. وەکو لایەنە مێژوویەکەی لە ڕووی تەلارسازیەوە یەکەم مزگەوت و ئاماژەمان پێکرد مزگەوتی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم شاری مەدینە. یەکەم مزگەوت زۆر سادە بوو، حەوشەیەکی گەورەی لای کێشە بوو، لە هەر چوار لاوە دیوارێکی بەرزی بۆ کرابوو، یەک دوو دەرگای هەبوو لە بەشی پشتەوە، دیوارێکی ڕووی لە جنوب بوو واتە ڕووی لە قیبلە بوو، بەشی پێشەوەی زۆر بە سادەی بە دارخورما و گەڵای دارخورما کەپرێکی بۆ کرابوو بۆ سێبەر و بۆ چەند ڕێزێک بۆست و بتوان نوێش بکەن. ئەمە هەموو مزگەوت بوو بەبێ هیچ تەفسیل و زیادەیەکی کە لەبەرەوە ئەکرێ ینی مزگەوتێک تەنها موسەڵایەک بێت و سەقفێکی هەبێ بۆ پاراستنی مسڵمانان نوێژی تیا بکرێت. بە تەنیشتی مزگەوتەوە چەند ژوورێکە بوو، ژووری خێزانەکانی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم، واتە دیواری مزگەوت هەم دیواری مزگەوت بوو هەم دیواری ماڵی پێغەمبەری خوا بوو. ئەمە سەرەتایی مزگەوت بوو لە ڕووی تەلارسازیەوە بەبێ هیچ زیادەیەک. تەواان ئەمە ئەگونجا لەگەڵ تەلارسازی ئەو ناوچەیە بۆ پێی کە عەرەبەکان لەو کاتەیە بە زۆری دەشتەکی بوون، ئەو چەند شارە بچووکەی کە هەبوو وەکو مەکە و مەدینە و شارەکانی تری وەکو تایفوانە لە ڕووی تەلارسازیەوە زۆر سادە بوون، زۆر بیدایی بوون، خان و بیناکانیان زۆر شتیز بیدایی بوو. ئەوە ئەگونجا هەر لە سەرەتاوە کە وڵات ئیسلام گەشەیە کرد بەتایبەت لە سەردەمی خولەفای ڕاشدینە، دواتر سەردەمی ئەمەویەکانە بەشێکی زۆری باکووری ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تانزیکی هند ڕۆشتن، لە هەموو شارێک مزگەوت دروستەکرا بە پێی تەلارسازی ئەو ناوچەیە. لە سەرەتا بەم شێوەیە بوو، هەر کەسۆ لە شوێنی خۆی چۆن ئەیزانی بینا دروست بکە. بینایەکی دروستە کرد پێشتر بۆ نمونە لە سەردەمی لە سەرزەویەکانی ساسانیەکانە ئاتەشکەدە هەبوو، بە جۆر لە جۆرەکان ئاتەشکەدەکەیان ئەکرد بە مزگەوت یا شتێکی وەکو ئاتەشکەدەیان ئەکرد بۆ مزگەوت، بەڵام ڕووی لە قیبلە بێت، شوێنێک بە نوێژ بکرێت ڕووی لە قیبلە بێت، یا لە شامە وەکو کەنیسەکان مزگەوتیان دروستە کرد، یا لە میسر و باکووری ئەفریقیا و ئەندەنوسیا بە هەمان شێوە وەکو کەنیسەکان یا وەکو مەعابیدی قیبتیەکان و میسریەکان. بەڵام ئەوەی کە تەتەورێکی زۆری پێکرد لە سەردەمی ئەمەویەکان بوو، کاتێکە پایتەختەکەیان لە دیمەشق بوو و دیمەشق شارێکی دێرینی دەوڵەمەند بوو لە ڕووی تەلارسازیەوە. پێشتر مەسیحیەکانی تیا بوو، ڕۆمیەکانی تیا بوو، کەنیسەی زۆر ناوازیان هەبوو لە ڕووی تەلارسازیەوە بە ئەنواع وردەکاری و تەفاسیلەوە، بە تایبەت کە مزگەوتی ئەمەویەکان کە ئێستا مزگەوتی ئەمەویەکانی دیمەشقی پێوترێت کە دروستیان کرد، هەر لەسەر شوێنی کەنیسەیە کە دروستیان کرد بە کەرەستەکانی ئەو کەنیسەیە کە ڕووخا بوو مزگەوتەکەیان دروست کرد. بۆیە زۆر شتیشیان
زۆشتی مزگەوتەکەش دیزاینەکەی چووە سەر دیزایانی کەنیسەکان بۆ سەردەمە کاریگەر بوو بە بیناسازی ئەوان بەڵێ بۆن منەسە من کاریگەرەکان ئارزەکەم چۆن بوو ئەوەی کە وەکو خەریتی سەرەتایی چوە سەر هەمان دیزایانی مزگەوتی مەدینە بۆ پێی کە موسەڵایەکی هەبوو لە بەردەم موسەڵاکەیە لە پێش موسەڵاکە سەحنێکە واتە حەوشەیەکی فراوان هەبوو موسەڵاکە ئەوەیە کە شوێن نوێشکردن بێت و سەقفێکی هەبێت تا ئەمە وەکو نەخشە سەرەتایی بەڵام دوجار نفسی ئەو منارەی کە پێشتر لە کەنیسەکانی ئەو شارە و خودی ئەو کەنیسەی کە لەو شوێن ڕووخا بوو شێوەیەکی چوارگۆشەی قەبەی هەبوو ئێستاوان ماوە مزگەوتی ئەمەیەکان بۆیە باسی یەکەین ئەتوان نمونەی حەیەوە بەڵێ نمونەی هەیە منارەیان بۆ دروست کرد بۆ نمونە ئەو تەفسیلێک کە لە کەنیسەکانە هەبوو ئەو قەوسانە و جۆری ئەو بەردەی کە بەکارهات بوو جۆری ئەو زەغرەفەی کە هەبوو هەرچەند زەغرەفەکان تۆزێ فەرقی هەیە حکومەوەیەکە زەغرەفەی ئیسلامی زۆرتر زەغرەفەیەکی ئەبستراکتی گیاییە بە بەراورد بە زەغرەفەی کەنیسەکان کە زۆرتر با بڵێن تەجسیدی پەیکەر و مرۆڤی و بەڵێ بەڵام مەسەن ئەو شتەی کەش کە استیعارەیان کرد وەریان کرد دروستدانانی قوبەیەک بوو لەسەر مسەڵاکە یا کۆمەڵی ڕێواق ئەمانە هەمووی وەرگیرا بوو تەنان ئیزافەکردنی میحرابیش بە هەمان شێوە بۆ پێی کە لە کەنیسەکانە میحرابە بوو لە معبەدە یۆنانی و قبتی و ئەوانەیە بە هەمان شێوە میحراب هەبوو بەڵام لە بریەوەی کە لای ئێمە ئیمام تایە بۆسێت و پێشنوێژی بکات لەوێ پەیکەری باوڵی خاوەندەکانی لێبوو یا پەیکەری ئەیسای مەسیح و مریەمی تیا بوو بەم شێوەیە مزگەوت لە سەردەمی ئەمەویەکانە بە توانین بڵێ چۆ قۆناغێکی بەڵێ بە سوودوەرگرتن لە ئەزمموی شارستانیەتەکانی تر بە تایبەت شارستانەتی شام و مەسیحیەکان چۆ قۆناغێکی ترەوە تەفاسلی زۆری بۆ ئیزافەکرا مزگەوتی قوبەتە سەخرەیان لە ئۆرشەلیم لە قودس دروست کرد مزگەوتی قودسیان نۆژەن کردەوە بە هەمان شێوە بەو شێواز و ستایلانی کە پێشتر لەو ناوچە کەنیسە دروستکرا بوو تەنانەت مزگەوتی مەدینەشیان نۆژەن کردەوە ماڵی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕووخاند خستیان سەر مزگەوتەکە هەرچەند ئەو کاتێش کۆمەڵێک سەحابی و باڵێن تابعین ئەکرێتن سەحابیەکان نەما و تابعین و یا تابعینی تابعەکان هەبوون مخالف بوون لەسەرەوەی کە بگۆڕێت شێوازەکەی بمێنێتەوە بەڵام کردیان ئەمەوەیەکان ئەویان کرد منارەیان بۆ ئیزافە کرد میحرابیان بۆ ئیزافە کرد ئەمە وای کرد دوجار کە سلسلەکانی تر حکوومەتەکانی تر ئاهاتنە سەر دەور بە گرنگیەوە سێری مزگەوت بکەن بۆ چونکە پێشتر بە تایبەت سەردەمی خەلیفەکانە خولەفای ڕاشیدینە مزگەوت زۆرتر با بڵێن جانبێکی دینی هەبوو بە زۆری و وەزیفی هەبوو بەڵام لە سەردەمی ئەمەویەکانە زۆرتر جانبێکی ڕەمزی هەبوو ئەوان وەکو ڕەمزی دەسەڵاتی خۆیان سێریانە کرد تا مزگەوتەکان گەورەتر و ڕاقیتر بوون هەستیان بە باڵێن وا پیشان ئەدا کە ئەمە سوڵتە و دەسەڵاتی خۆیان پیشانەدەن هەرچەند لە سەردەمی ئەمەویەکانیش بە هەمان شێوە کۆشکیان دروست کرد لە پاڵی مزگەوتەکانە یعنی پێشتر لە سەردەمی خەلیفەکانە کۆشک نەبوو مزگەوت دۆری کۆشکی ئەبینی بەڵام ئەوان هاتن کۆشکیشیان لەگەڵ مزگەوتەکانە دروست کرد لیماڕەوەیان جیا کردەوە دواتە زۆر بە خێرایی تێپەڕین عەباسیەکان هاتن عەباسیەکان کە خۆیان بە جیاواز ئەزانی لە ئەمەویەکان پایتەختیان لە دمەشقەوە گواستەوە بۆ بەغا مزگەوتی سامەڕایان دروست کرد بۆ منارە مەلەویەکەی سپایڕەڵەکەی زۆر تایبەتە ناسراوە یەکێکە لە گەورەترین مزگەوتەکان بە درێژایی مێژوو بە ئێستەشەوە و مزگەوتی تریشیان لە قەیرەوان و لە میسر دروست کرد بەم شێوەیە دواتریش فارسەکان دواتر کە دەوڵەتی خۆیانیان هەبوو سەلجوقیەکان و ئیلخانیەکان و تەیموریەکان و سەفەویەکان و یا لە یەمەن و لە ئەندەلوس و ئەوانە ئەیوبیەکان و فاتمیەکان دوجار کە ئاهاتن حکمیان ئەکرد هەریەکە لەمانە شتێکیان ئەگۆڕی لە مزگەوتەکانە طبعا خۆی زەمن ئەگۆڕا کە زەمن ئەگۆڕا شت ئەگۆڕا سەقافە ئەگۆڕا کولتورە گۆڕا تێکەڵاوی سەقافیەکان تر دروستە بوون یعنی بەمەبەست بوو بێ یا بێمەبەست بوو بێت شت ئیزافە ئەکرا بۆ مزگەوتەکان شت کەمەکرایە لە مزگەوتەکان و تەتەوری کۆتایی لە سەردەمی عوسمانیەکان بوو کە فترەیەکی زۆر حکومیان کرد لەو پەڕی دەسەڵاتە بوو ناوچەیەکی زۆر بەرفراوانی دەوڵەتی ئیسلامیان لەژێر کۆنتترۆڵا بوو توانیان بە سوود وەرگرتن لە عیمارەی بێزەنتیەکان لە ئیستانبول لە شەرقی ئەوروپا بە سوود وەرگرتن لە عیمارەی ئەوان توانیان گۆڕانکاریێکی جەوهەری لە مزگەوتەکانە دروست بکەن بە کورتێکی گەر مێژوە کورتکەینەوە مزگەوت لە شێوازێکی سادەی حەوشەیەکەوە گۆڕا بەم
لە سەرەتاشەوە کە باسم کرد زۆر سادە بوو مزگەوت تەنها مصەڵایەک بوو لەگەڵ حەوشەیەەکە یا حەوشەیەک بوو بەشێکی وەکو مصەڵایشێکن دواتر بۆ نمونە هەر لە مزگەوتی ئەمەویەکان لە دیمەشق با بڵێن مصەڵاکە بۆ شێوە فراوان کرا پای زۆری بۆ دانرا پایەکان کە ئەچیتە ناوە یاکە ئێستا ئەچتە ناوە هەستەکە ئێمە دارستانی دارخورمایە و سەری سەقفەکەی ڕاگرتووە حەوشەیەک یا سەحنێک لە سەرتاوە یاچتە سەحنەکەەوە بە چوار دەوریا ڕیواقێکەیە زۆربەی کات ڕیواقەکان ژوورن و بێتە شوێنی مەدرسە دواتر منارە ئیزافە بۆ منارە هەرچەند لە هەندێک شوێن بۆ شوێنی بانگدان بوو بەڵام لە زۆربەی کات شارهەوەکو سیمبولک و ڕەمزێک دەوری بینیەوە بە ئێستاشەوە قوبە وەرگیرە لە عیمارەکانی ترەوە ئیزافە کرا بۆ سەر مزگەوت لە هەندێک شارستانیە تا هەیوان ئیزافە کرا لە ناو مزگەوتە وکوتمان میحراب و منبەر ئیزافە کرا هاتونە سەدەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم منبەر هەبوو بۆ شوێنی خوتبەدان لە چەند شتێکی سادە بووە چەند پلەیەکی هەبووە بە پێی سەرچاوەکان تەنها سێ پلە بووە و ئەو سێ پلێش بەس بووە بۆ ئەوەی کە دەنگی بگا بە ئەو کەسانی کە ئامادە بوون بەڵام ئیتر دواتر مەقصور زۆر باشە مامۆستا ئەو مێژووی باست کرد ئەو قۆناغانی کاریگەربوون بە شارستانێتەکان مزگەوتی خستۆتە قۆناغێکی گرنگترەوە ئەی خودی پێویستبوونی کۆمەڵێک بابەتی مزگەوت چۆنێک وای کرد کە جیاوازی هەبێت لە دیزایانی مزگەوتەکان بۆ نمونە ئێمە مزگەوتمان هەیە جامیعە واتە نوێژی هەینی تیاکرێ مزگەوتمانەیە هەر ئاسایی با بڵێن ڕەنگە پێویست نوێژی هەینی تیان ناگرێ مزگەوتمانەیە مەدرسە و حجرەی تیا بووە ئەم قۆناغانەی تر لە ڕووی زانستی و لە ڕووی شەرعیەوە چۆن تەسیری لە بیناسازی مزگەوت کرد کە پێویستکە مزگەوتێک دروست بکرێ بە کۆمەڵێک ڕێواق و سکوب و بیلاتە و حجرە و حەوز و ئەو بابەتانی تریشەوە پرسیارەکە تەواو بەتاکید کە سەردەمەکان ئەگۆڕا پێویستی تر ئەهاتە ناوە مزگەوتەکان ڕۆڵیان جیاواز ئەبوو بەهۆی جیاوازی ڕۆڵەکەیانەوە شتێکی بۆ ئیزافە ئەبوو زۆر ڕاستە هەندێک مزگەوت ئەبوو بە مزگەوت مەدرسە یعنی مزگەوتیش بوو مەدرسەش بوو هەندێک مزگەوتی جامیع بوو نوێژی هەینی تیاکرا یا نوێژی جەژنەکانی تیاکرا هەندێک مزگەوتی پێنج فەرزە بوو ئاسایی لە کۆڵانەکان قەراخی شارەکانە یا لە شارە بچووکەکانە هەبوو ئێستا جۆری جیاوازی تری مزگەوت هەیە هەرچەند لە سەردەمی لە کۆنیشا وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەشێک لە دەسەڵاتداران مزگەوتیان وەکو هێمایەک بۆ دەرخستنی دەسەڵاتی خۆیان سریانەکرد بە ئێستاشەوە هەیە ینی بۆ نمونە لە سەردەمی سەدام هەوڵیدا مزگەوتێکی فراوان زۆر گەورە و ناوازە دروست بکات هەر بۆی کە بڵێ مەسا مزگەوتی سەدام و لە سەدەمی سەدامان دروست کراوە لە وڵاتەکانی تریشە یعنی سەر لە تورکیاش بە هەمان شێوە دوم حاولی وا کراوە لە وڵاتەکانی تریش بەرد هەبووە تەنانەت لە مالزیا هەبووە لە ئەندەنوسیا ئەو حرەکانە هەبووە یعنی زۆرتر مزگەوتی سیاسین یعنی بە واتە پێڵێ مزگەوتی تری هەیە یعنی مزگەوتی تریش هەیە ئێستا لە ئەوروپا جۆرێک تری مزگەوت هەیە وەکو مزگەوتی کۆمیونیتی پێ ئەوترێت وەکو ڕێکخراوێک وایە ڕێکخراوەکە و دۆری مزگەوتیش ئەبینێت جۆری جیاواز هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی سێ جۆری سەرەکی مزگەوتمان هەیە لە ڕووی تەلارسازیەوە جۆری یەکەمیان جۆری عەرەبی پێ ئەوترێت یا هایپۆستایلی پێ ئەوترێت ئەوەیە کە مصەڵایەکت هەیە وەکو دارستانی دارخورما پڕە لە پایەیە ئەم پایانە سەقفێکیان ڕاگرتووە پێش ئەوەش سەحنێکە یا حەوشەیەکی فراوانمان هەیە کە بە چواردەوریا ڕیواقێک هەیە وەکو دیزانێکی سەرەتایی ئەمە زۆربەی دەوڵەت عەرەبیەکان بەم شێوەیە تا ئەندەنوسیاش بەم شێوەی لەسەر شاشەکە بینێت بەڵێ ئەوە ئەندەنوسیایە بەڵێ جۆری کەمان هەیە مزگەوتی ئێرانی جۆری فارسی با بڵێن یا سەلجوقی ئەوەیە ئەو سەرەکیەکە سەحنەکەیە نەک موسەڵاکە سەحنێکمان هەیە ینی حەوشەیەکی گەورەمان هەیە لە ناوەڕاستە لە هەر چوارلاوە چوار هەیوانمان هەیە لە هەر لایەکەوە هەیوانێکی گەورەمان هەیە کە ئێستا زۆرتر وەکو مەدخەل خەڵک ئەیناسێت وەکو گەیتێکی گەورە بێکە سەرەوەی قەوسێکی گەورەیە و هەندێکجا قوبە و یا دوو منارە لەم لاو لەولاوەیە ئەمە وەکو هەیوانی پێوتێت کە سێ لای گیرا و لایەکی بەتاڵە ڕووی لە حەوشەکەی و پشتی ئەوەش تەواو مستەقەفەکە زۆربەی کات لە عیمارە سەلجوقیەکانە پایە و قوبە بووە یا پایە و قەوس بووە ئەمە جۆری دووەمێتی جۆری سێم جۆری عوسمانیەکەیەتی کە پێشی ئەوترێت قوبەی مەرکەزی یا سنترال دۆم ئەگەر بینی بێتمان
باڵی مزگەوتەکانی ئیستانبول و یا عوسمانیەکانە قوبەیەکی گەورەی مرکزی هەیە کە بەشێکی زۆری مزگەوتەکەی داپۆشیوە و بە چواردەوریا چۆن قوبەیەکی تر ئەمەش بۆ ئەوەی کە زۆرترین مەساحەمان هەبێ بەبێ پایەکان بۆی ڕێزی نوێشکردن قەتع نەکات ئەمە لەسەر شاشەکە کە هەیە تقریبا 4 جۆر ئاماژە پێکە لە جۆرەکان جۆری هندیە بەسەر جۆرە هندیەکەش چتەوە سەر جۆری ئێرانەیەکە بۆ پێی کە حوشەیەکی ئەمیان عوسمانیە بۆ جۆری کە قوبەیەکی گەورەی مرکزی هەیە ئەمیان ئەندونیسیە سەحنێکەیە وەکو دارستان دەورە بینێت ئەمەشیان ئێرانیەکەیە حوشە گەورەی هەیە زۆر جار ناو حوشەکەیە فوارە و حوزی ئاو بۆ دەستنوێژگرتن ئەم سێ جۆرە سەرەکیمانەیە هەرچەند لە چینیش جۆرێکە هەیە هەر لە شێوازی عیمارەت چینی ئەچێت بۆ جۆرێک کە حوشەیەکی فراوان هەیە و لە ناوەڕاستیە بە چەند کوتلەیەکی جیاواز شوێنی نوێشکردنمان هەیە. مامۆستا ڕۆژی دیزایانی مزگەوتەکان لە کوردستاندا چۆنە لێرە زیاتر چی دیزایینێکمان پێڕۆکرۆ لەو دیزاینانەی کە باسە کرد و تا چەندێک پەرەی پێدراوە؟ کوردستان بەداخەوە بە حکمی ئەوەی کە ئەو شارانەی کە لە کوردستانە هەبوون یا شارەکان زۆر بچوو بوون یا قەت لە هیچ قۆناغێکی باڵێن ئەم 1400 ساڵەی شارستانیەتی ئیسلامیە ناوەندی بڕیاردان نەبوون. یەکێک لەو شارانە کە گرنگ بووە بەسن باسی قشارە باشووری کوردستان بکەین هەولێر بە کۆمەڵی قۆناغی گەورەبوون و بچووکبوونەوەیە زۆر تێپەڕیوە یعنی تا کۆتایی سەدەکانی ڕابردووش ئەوە نەبچوو ببوویەوە یعنی بەشێکی زۆری وێران بوو نەبچوو ببوویەوە قەتیزما بوویەوە لە قەڵاکەیە و چەند خان و چەند گەڕێکێکی دەوروبەری قەڵاکە بە مەرجێک لە پێشووترا زۆر فراوانتر بووە یعنی بۆ پێی کە ئێمە ئەزانین منارە زۆر دوورە لە قەڵاوە بەڵام منارەی چۆلی و لە خوار قەڵاوە زۆر دوورە لە قەڵاوە مزگەوت بوو یعنیش ناوەندی شار بووە بەڵام لە لە سەرەتای سەدەی ڕابردووە دۆکیومنتە وێنەی کۆنەیە کە شار تەنها ڕیچ دروستیەکە هەر قەڵاکەیە تەنان منارەکە چۆڵ منارەکە زۆر دووری شارەکەەوە بۆیە قەت مزگەوت بەو جۆرە لە لەم شارە بچووکانەیە با بڵێن زۆر بە فۆرمی گەورە دروست نەدراوە لە ڕاستیە هەرچەند لە سەرەتای ئیسلامە کۆمەڵێک مزگەوت دروست کراوە بۆ نمونە مزگەوتی گەورەی خوڕماڵ مزگەوتی ئامێدی و لە شارەکانی باکووریش بە هەمان شێوە کۆمەڵی مزگەوتی دێرین هەیە مێژوەکەیان بۆ سەرەتای ئیسلام ئەگەڕێتەوە بەڵام دواتر بە حکمی ئەوەی کە وتم ناوەندی بڕیاردان نەبوون ئەو کەسانی کە ئەم ناوچەیان حکم کردووە گرنگێکی ئەوتیان پێنەداوە مزگەوتەکانیش هەر بۆ جۆرە بە خەڵک زۆر جار بە ناشارەزایی دروستیان کردوون. بینە باسی مزگەوتە تازەکان بکەین ئێستا زۆر بە وازحی بەڕوونی دیارە مزگەوتەکان زۆربیان ناچنەوە سەر هیچ کام لەم سێ شێوازی کە باسمان کرد زۆربیان بەدەرن قورسە پتانی ڕەبتی کەیتەوە بە یەکێک لەم سێ شێوازی کە باسمان کرد ئەگەریش ڕەبتی کەیتەوە لە زۆر ڕوویترەوە جیازە لێ وە کێشەمان هەیە لە ڕووی مەسەن وەزیفەشەوە مەسەن بارزترینیان کە قسەی لەسەر بکەین ئەمەی کە باسێکەمە بەسم ئەوەیە بڵێن وەزعی دیزایانی تەلارسازی لە ڕووی تەلارسازی و مزگەوتەکانی خۆمان باش نین کێشەی زۆرمان هەیە هەمان بۆ بە ئێستشەوە هەمانە نمونەیەکی زۆر بارز کە باسەکەم مزگەوت ئەبێ مەدخەلەکەی لە پشتەوە بێت بۆی ڕیزەکان لە پێشەوە تەواو بن کەسێک لە پشتەوە داخڵ بوو بچێتە ڕیزی کۆتاییەوە و هیچ گرفتێک دروست بەڵێ تەشویشێک بۆ نوێشخوێنان دروست نەکات لای ئێمە زۆربەی مزگەوتەکان پێچوانەوەیە مەدخەلەکە لە پێشەوەیە یعنی بە بەردەم نوێشخوێنانە داخڵ ئەبێت ئەمە باسی شتەکانی کە ناکەین لە ڕووی ستایل و لە ڕووی قوبە و لە ڕووی شێواز و لە ڕووی قەبار و ئەم شتانەوە لەبەرەوە کێشەمان هەیە لە دیزای مزگەوتەکانە چ کۆنەکان بەسمەوەی لە سەدەی ڕابردووە دروست کراون چ تازەکان کێشەی سەرەکی تازەکان ئەوەیە کە هەویەمان نییە واتە جگەلەوەی کە مزگەوتەکان هیچیان لە یەک ناچن زۆربیان لە یەک ناچن هەرێکە و بە جۆرێکە لە ئاوازێکە خوێنێ کێشەی دووەم ئەوەیە کە توانین بڵین ڕەبتی نییە بە کوردستانەوە ڕەبتی نییە بە تەلارسازی کوردیەوە ئەگەر هەمان بێت تەوان هەمانە ینی هەست ناکە ئەمە مزگەوتێکە لە شارێکی کوردیایە کاتە کێ بەرپرسەماوە سیاسی ئەمە دەوڵەتی حاکممان هەیە لە کوردستان مزگەوتی زۆرەکرێتەوە بە دیزایانی زۆر جیاواز بە پارەی زۆر
وەکو باس کردیانێ ئێستا هەر کەسێک تۆزێک شارەزایە بێ بە جوانی ئەڵێ ئەمە تورکیە ئەمە ئەندەنووسیا ئەمە عوسمانیان ئەمە ئێرانیان ئەنوا مزگەوتمانەیە لە قوبەوە لە زەخرەفەوە بۆ کێ بەرپرسە لەمە گرفتەکان لەکوێوە بۆچی گرنگی بە بیناسازی کوردی مزگەوتی کوردی نادرێت هەوڵمان بەرپرسین بەڵام ئاتن بۆ بڕاردان لە بابەتێکی گرنگیوە هەمووی بەیەکەوە ناتوانین بڕیار بدات ئەبێ ناوەندێکی بڕاردانمان هەبێت من خۆشم بە بەرپرسە زانم وەکو مامۆستایەکی زانکۆ تەواو من کەم قسانە سەر مزگەوتەکەم بۆ پێەیە کە من تێزی دکتۆراکەم لەسەر مزگەوت بۆیە ڕێگە بە خۆمەتەم هەندێک بابەت باس بکەم وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو زانکۆ بەرپرسە زانم لە ڕێکخستنی لە سەرەتا وەکو بۆ ڕوونکردنەوەی خودی مزگەوت و ئەبێ مزگەوت چۆن بێ و دیزاینەکەی چۆن بێ من زانکۆ بە بەرپرسە زانم ڕاستیە بەڵام بەرپرسی یەکەم بۆ بڕاردان ئەکرێ بڵێن وەزارەتی ئەوقافە و بەڕێوەبەرایەتیەکانی ئەوقافن هەر بالمناسبە وەزارەتی ئەوقاف شتێکی لەو جۆرەی کردووە بەڵام کێشەکەمان لە میکانیزمەکە و نەتیجەکەیەتی چۆنیان نە میکانیزمێکی بابەتی و ئەکادیمی و گونجاو بوو نە ئەنجامەکەشی ئەنجامێکی باش بوو ئەگەر بە زیاتر وەزارەتی ئەوقاف چی کردو ینی داوای دیزایانی تەقدیم کردووە واجباتی لەسەر ئەوانە داناوە مزگەوت دروست بکەن ئێستا وەزارەتی ئەوقاف تقریبا 3 نمونەی داناوە کە ئەبێت دیزایانی مزگەوتەکان لە مۆلا کە دروست دەکرێن لەسەر ئەو 3 نمونەیە بڕان ئەم 3 نمونەیە بۆ خۆیان کۆمەڵێک کێشیان هەیە یانی لە ڕووی ئەو تایپانەوە کە باسم کرد ینی هەندێکیان ناچنەوە سەر ئەو شێوازانەی کە ئەبێ مزگەوت لەسەرێکی لەو شێوازانە بێت ئەگەر خۆمان شێوازێکمان هەیە ئۆکەی وابچینە سەر شێوازێک کە خۆمان هەمانە بەڵام خۆمان چیمان هەیە یان پرسیارەکە لێرەیە چیمان هەیە ئایا هاتوین بگەڕێم بزانین چیمان هەیە وە کێشەی تریش دواتر باسی ئەو نمونانەکەم کە کێشەکانی لە چیە بەڵام میکانیزمەکە بۆ هەڵەیە وەزارەتی ئەوقاف چی کرد هات پێشبڕکەیەکی ڕاگەیاند بۆ دیزاینکردنی مزگەوتێک لە هەولێر کۆمەڵێک نووسینگە بەشداریان کردبوو و 3 مزگەوت هەڵبژێران وەکو یەکەم و دووهەم و سێهەم کە ئەمانە دیزاینەکانیان گونجاوە بۆ دیزایانی ئەم مزگەوتە ئەم دیزاینە کە هەڵبژێران هەر یەکە و تاوان زەوقی نووسینگەیەک و دیزاینەرێک بوو ڕاست تا چەندێک ئەو دیزاینەرە شارەزایی هەیە لە تراسازی ئیسلامی و لە مزگەوتەوە بۆ خۆی بابەتێکی کەیە بەڵام لە نتیجەکەی ئەیبینین کە کێشەی تایە من نازانم خۆی چەندێک شارەزایە بەڵام نەتیجەکەی پێمان ئەڵێ کە شارەزایەکەیان تەواو هاتن ئەو 3 نمونەیان ئێستا فەرز کردووە ئەبێ ئەو مزگەوتانەی کە دروستێک لەسەر ئەو 3 نمونەیە بێت بۆ نمونە کە ئەگەر باسی دیزاینەکان بکەین دوایش پێت بڵێ میکانیزمی تاو ئەبوو چی بێت و چی بکرایە یا هێشتا درەنگ نەبووە ئەتوانین چی بکەین ئەوەیە بۆ نمونە لە هەندێک لە دیزاینەکانە فەرز کراوە ئەبێ ئیلا خشت بەکار بهێنرێت ئۆکەی لە شارێکی وەکو هەولێرە کە موادی سەرەکی تەلارسازی خشت بووە وە قەڵا بە خشت دروستکراوە زۆربەی گەڕک و بیناکۆنەکان خشت مناسبە بینایەکی ینی قەرارێکی جوانە بەڵام لە شوێنێکی شاخاوی وەکو ئامێدی و هەورامان کە موادی سەرەکی بەردە خشت نەشازە لە ڕووی موادەوە ناگونجێ لەگەڵ ناوچەکەیە لە ڕووی ستایلەوە ناگونجێ لە ڕووی دەستکەوتنەوە گرانترەکەیە ئەمە بۆ خۆی مەسەن نمونەیەکی بەسیتم هێنا کە لەوەی کە قەرارەکان چێ بۆ نمونە قەرارێکی کە ئەوەیە بۆ نمونە پەنجەرەکان قەوز بن پەنجەرەکان قەوز بن بەس تەلارسازی هەموو ناوچەکان مزگەوتمانەیە لە شوێنەکانیکە مەرجنیە قەوز بوو و مەسەن بۆ نمونە قوبەی مزگەوتەکە بچێتەوە سەر کڵاو جامانە ئەسڵ کڵاو جاوانە چ پەیوەندیەکی بە مزگەوتەوە هەیە یا منارەکان بچێتەوە سەر شێوازی ئەو گۆشانەی کە لە کڵۆباڵە هەیە ئەین شتەکان زۆر نەشازن میکانیزمەکە کە زۆر بە کوردی ئاماژەی پێبدە میکانیزمەکە ئەبوو لە ڕاستیە دراسەیەکی زۆر بکرایە لەسەر ئەوەی کە لە ڕێگای بەحسەوە لە ڕێگای کۆنفرانسەوە لە ڕێگای زانکۆکانەوە دراسەیەکی ورد بکرایە لەسەر ئەوەی کە تەلارسازی مزگەوتەکانی کوردستان چین کە کەمترین دیراسە و زانیاریمان دوای ئەمە لە ڕۆشنایی نەتیجەکانی ئەو دراسە و کۆنفرانس و لێکۆڵینەوەانەوە بەهاتنایە لیژنەیەکیان دابنایە بۆ قەراردان لەسەر ئەوانەی کە کام ڕەگەز کام شێواز کام ستایل لەم مزگەوتانەی کە لە کوردستانە هەن ئەکرێ پێوەستی وەکو ستایلێک دایبنێن بۆی کوردستان لە کوردستانە ئەندازیارەکان ئیشی لەسەر بکەن اینجا ناوچەکانیشان دابش بکردایە ناوچی شاخاوی بەجیا ناوچی دەشتەکان بەجیا دەشتەکان بەجیا جیان بکردایەتەوە ئایا ستایلەکانی مزگەوتەکان ئەوانەی کە لە ڕابردووە هەبووە
و ئەوەی کە ناوچێ ئەو ناوچێ ئەی خوازێت کام ستایل کام شێواز بۆ ئەو ناوچێ گونجاو چ موادێک بەڵام خۆ ئێشەڵا نەشوە بچوە کرێ گۆڕانکاری وەسترا بکرێت شەڵا بشکم تێزەکەی ئەوەش بێتە بەشێک لەو ڕێنمایی و ڕێکارانەی وەزارەتەکان و لایەن پەیوەنددارەکان سوودی لێوە بگرن. دکتۆریان کاکمان هیچ نەماوە بابەتەکەش گرنگە و قسەکردن لەسەر مزگەوت و دیزاین ڕەنگە هێشتا زۆر بابەتی ترەوەی شەڵا هەر لە درێژە لەگەڵ بەردەوام بین لە دەرفەتەکانی تر سپاس بۆم دەرفەتەی بێمە دبەخشی دەستکان خۆش بێ ماندوومان سپاس بۆ میوانداری دەستکان خۆش بێت. سپاس بۆ ئەحمەد قادر بەخەی سپاس بۆ کاتی بێمە بەخشی